هێرشی گروپە عێراقیەکان گەیشتە ئیسرائیل و ئیسرائیلیش دەڵێت عێراق دەخەینە ناو ئاگری شەڕەکە. ئایا عەلی سیستانی فتوا خۆکوژیەکە دەدات؟ ئەمبولانسەکان بۆ عێراق و کاتیۆشاکانیش بۆ ئیسرائیل. یەکەم کاروانی بریندارانی وڵاتی لوبنان لە ڕێگەی چەند ئەمبولانسێکەوە گەیشتە عێراق. یەکەم هێرشی گروپە چەکدارەکانی عێراقیش بۆ سەر ئیسرائیل ئەنجامدرا. میدیاکانی ئیسرائیل بڵاویان کردەوە لە ئەنجامی هێرشی درۆنەکان کە لەلایەن گروپە چەکدارەکانی ناوخۆی عێراقەوە ئاراستەکرا بوو لە بەندەری ئیلات 2 کەس بریندار بوون. میدیای ئیسرائیلیەکان دەڵێن لە هێرشەکەدا 2 فڕۆکەی بێفڕۆکەوان بەکارهاتووە و بەندەری ئیلاتی کردوتە ئامانج. ئەوەش پشتڕاست کراوەتەوە کە یەکێک لەو 2 فڕۆکە بێفڕۆکەوانە پێش ئەوەی دووەمیان بگاتە ئامانجەکەی خراوەتە خوارەوە. ئەو درۆنەی لە عێراقەوە گەیشتە ئامانجەکەی جگەلەوەی 2 کەسی بە سەختی بریندار کردووە زیانی بە هەندێک باڵەخانە گەیاندووە. وتەبێژی سوپای ئیسرائیل دانیال هاگاری ڕایگەیاند تەلەڤیڤ بە دوواداچوون بۆ هەڕەشەکانی عێراق دەکات و ئەوەی پێویست بێت ئەنجامی دەدات. هاگاری لە بەیاننامەکانیدا ڕاشی گەاند وڵاتەکەی لە نزیکەوە چاودێریە و هەڕەشانە دەکات کە لە عێراقەوە بۆمان دێن. ئاماژەی بەوەش کرد ئێمە بە دوواداچوون بۆ ئەو هەڕەشانە دەکەین کە لە عێراقەوە دێن و زانیاری کۆ دەکەینەوە و ئەوەی پێویست بێت دەیکەین. میدیای ئیسرائیلیەکان دەڵێن بەرپرسانی سەربازی وڵاتەکەی تاوتوێی ئەوەیان کردووە لە ئەگەری هێرشی جددی لە عێراقەوە بەسەر وڵاتەکەیان ئەوە عێراق دەخەنە سەر هێڵی گەرمی شەڕەکە و دەیکەن بە ئاگر. ئەوکاتی یەکەم هێرشی درۆنی گروپە چەکدارەکان میدیا عێراقیەکان باس لەوە دەکەن بۆ فراوانکردنی شەڕەکە دژی ئیسرائیل گروپە چەکدارەکان چاوەڕێی فتوایەکی عەلی سیستانی گەورە مەرجەعی شیعەکان دەکەن. یەکێک لەو میدیا عێراقیانە دەشڵێت لە ئەگەری جاردانی فتوا دژی ئیسرائیل ئەوە عێراقیش دەچێتە ناو گڕی ئاگرەکەی ئیسرائیلەوە چونکە سەدان گروپی چەکداری بە چەک و درۆنی ئێرانەوە چاوەڕێی فتوایەکی لەو جۆران. ئەو میدیانە دەشڵێن ئەگەر سیستانی فتوایەکی لەو جۆرە بدات دەبێتە خۆکوشتنێکی بێبەرامبەر بۆ عێراق چونکە ئیسرائیل دەست لە کەسیان ناپارێزێت. ئێستا کە بریندارەکانی لوبنان ڕەوانەی عێراق و وڵاتان دەکرێن بۆ چارەسەر ئەو کات کەس بەهانەی عێراقیشەوە نایەت.